بەرهەمی ناوخۆنی ئینتاجی محللی هەر کەس ئینتاجی محللی هەبێت پێشکەوتووە سەرکەوتووە هەر کەسی ئینتاجی محللی نەبێت یا بەرهەمی خۆی نەبێت مەجبورە هەرچی دارامەدی هەیە اقتصادی بودجەی هەیە بیباتە دەرێ تا شت بۆ وڵاتەکەی خۆی بێنێ. لە خۆمان خرید بکەین شتی لە خۆمان بسێنیم بۆ بێگانە نەبێت لە دەرەوە نەدێنین بۆ داخلی لە داخلیجە بۆ خارجی بچوین وە زۆر باشترە بۆ خۆمان و بۆ هەمومان ئەوەکە لە کەشاوەرز و لە دامدار و لە هەموو شتێکێمە بۆ خۆمان بەهرەی لێ بگرین لە ماڵی خۆمان بێت لە خۆمان بسێنیم لە بێگانە نەسێنین بۆ ناو سەرمایە خۆمان لە ناوی خۆمانەوە بێت. خۆلو ئەمە تشتی حەزر دێنن لە دەرێ و دوای ئەمە دکردن ئەمە هەگەر ئەمە چاکەن لەگەر مەسنع بێ هەگەر معمەل بێن هەگەر ئەو تشتانی ئەو هابی بەڕاستی لۆمە باشترە هەم یعنی ئەو گوتی فرەس عمل زیاتر دەبی اقتصادی مەژی چا دەبی ئیشەکە چا دەبی پارە چا دەبی هەمی تشی چا دەبی یعنی بەڕاستی هەر گەنجێکی بەخۆ تشتێکی لۆ خۆ دروست بکەی باشترە یعنی خۆ عەقلیدا ئینسانە باشترە یعنی بەڕاستی.